باوکی دڵم بەخێر بیتۆ هەناسەکە ساڵەها یا چاوەڕوان ئەم ئەوینات پێناسەکە بە ناسینی ئەماشقەی تۆ چاو دڵم ڕوون بوونەوە خەمەکانی دوێنێوەم ڕۆم بە یەکجاری بێچوونەوە ئەما ڤینات هیوایەک بوو بە هیوای ڕەوانەوە ئەما ڤینات هیوایەک بوو بە هیوای ڕەوانەوە فرمێسکەکانی بۆ سەڕیم ئومێدی بۆم گەڕانەوە فرمێسکەکانی بۆ سەڕیم ئومێدی بۆم گەڕانەوە چارە نووسم ڕۆژە بە تۆم ئەناسێنێ هەرگیز ڕێگام پێنادا خەم و حەسرەت بم تاسێنێ هەرگیز ڕێگام پێنادا خەم و حەسرەت بم تاسێنێ یاخوا بەخێربەی 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 وەک شنەی شەماڵ بە هاتنی تۆ بە سەرچوو خەمەکانی ڕۆژگار و ساڵ وەکو شەونم دڵۆک دڵۆک عەشقە ڕژا بەسەر دڵما وەکو شەونم دڵۆک دڵۆک عەشقە ڕژا بەسەر دڵما هاتیتە نێو دەمارمە و ڕۆحت کردەوە بە بەرمە هاتیتە نێو دەمارمە و ڕۆحت کردەوە بە بەرمە